ململانیەکانی یەکێتی و پارتی لەسەر پۆستی پارێزگاری کەرکووک بەردەوامە. هەرەمەش وای کردووە تا ئێستا وەرگرتنەوەی ئەو پۆستە بۆ کورد یەکلایی نەبێتەوە. ماوەی زیاتر لە 5 ساڵە ڕاکانجبووری بە وەکالەت پارێزگاری کەرکووکە. لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردوو بەدەیان بڕیاری دەرکردووە کە دژی بەرژەوەندەکانی کووردە لە ناوچەکە. لە نوێترین هەنگاویشیدا کەسێکی بۆ پۆستی قایمقامی داقۆق دیاری کردووە، هەرچەندە ئەم هەنگاوەی کورد و تورکمانی نیگەران کردووە. بەڵام ڕۆژنامەنووسان و چاودێرانی سیاسی پێیان وایە ڕێککەوتنی ژێربەژێری پێشوەختەی جبووری و یەکێتی و پارتیەیە لەسەر ئەو پرسانە. ئەوەی لەم شارەیە گوزەرێ هەمووی ڕێکەوتنی سیاسی ژێربەژێر تیاکرێ، بەڵام ئەوانەی لە ڕاگەیاندن و لە دەرەوە بە خەڵکەکەیە ئەیفرۆشنەوە بەڕاستی ئەیانەوێت چاواشەکاریەک لە ناو خەڵکا دروست بکەن کە گوایە ئەوان ڕازینین بەو سیستەمەی ئێستا هەیە، بەو ئیداری ئێستا هەیە، بەڵام لە ڕاستیدا ئەمانە بۆ خۆیان ڕێکەوتنیان هەیە ڕۆژانەوە تەواوی ئەو گەندەڵیانەوە ئەو فەسادەی کە لە کەرکووکە هەیە وەکەڵێک کێکەکە ئێستاش دابەشە لە نێوان لایەنەکانە بە پارتی و یەکێتیشەوە کە ئەمانە حسەی خۆیان هەیە لەو بابەتانە. ماوەیەکی زۆرە خەڵک چاوەڕێی ئەوە ئەکات کە دۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە کە کۆتایی بە تعریب بهێنرێت، بەڵام لەم لاوەجارێکی دیکە پۆستەکانت لێوەرەگیرێتەوە. من پێشم وایە ئەوەی ئەکرێت ڕاکانجبووری بەتەنیا نایکات. گومانم هەیە لەوەی حزبە کوردیەکان اتفاقیان لەگەڵیا هەبێت، گومانم لەوە هەیە بە اتفاقی حزبە کوردیەکان ئەمە کراوی ئەگینا ئەم پیاوەش بەتەنیا هەنگاوی لەو جۆرە نانێت. و بینیشمان لە ڕابردوودا هەندێک خۆ پیشاندان کرا، هەندێک دەنگی ناڕزایی بەرزکرایەوە، بەڵام ئەوە جۆرێ بوو لە مزایەدەکردن و لە بەغاوە کاری بۆ نەکرات کە ئەم پیاوە ڕابگیرێت، ئەو هەنگاوانە تاگڕەوانە نەنێت. بۆ پێم وایە بەتەنیا ئەم کاری نەکردووە، جۆرە لە اتفاق هەیە. هەنگاوە تاکڕەویەکانی ڕاکانجبووری و ململانێ حزبەکانی نێوان یەکێتی و پارتی دۆخی کوردی لە ناوچەکە خراپ کردووە. لە هەنگاونان بە ئاڕاستەی زیاتری پرسە نەتەوەی و نیشتیمانیەکان. هەتا ئەو ململانیانە بەردەوام بێت، کورد زیاتر دێتە دواوە، کورد زیاتر زەرەری نەتەوەیی نیشتیمانی بە مەلەفی نەتەوەیەکەی و بە مەسەلەی خاک دەگەێنێ. دەبینین ئێستانی نەک هەر لە ناو کەرکووک زەرەری زۆری کردووە، لە ناوچەکانی دەوروبەری کەرکووک زەوێ کشت و کاڵەکانی بەردەوام لەلایەن عەرەبەکانەوە داگیرەکرێتەوە چنە سەریان. هەموو پۆستانش کە لە دوای 2003ەوە لە پاش 80 ساڵ دەوڵەتی عێراق کە لە 2003ەوە کورد هەندێک پۆست و دەستکەوتی نەتەوەی بەدەستێنا بوو، هەمووی لە دەستداوە. ئەو ململانەیەنە زیاتر زەرەری زیاتری پێگەینێ. ئەو پۆستەش نەگەیەک لا نابێتەوە، ئەوەیشی تا ئێستا بەدەستماوانش لە دەسەدەی نەگەرم ئەو ململانەیە بەم ئاراستی ئێستا بەردەوام بێت. گەرچی پارتی و یەکێتی وەکو دوو هێزی دەسەڵاتداری ناوچەکە ڕاکانجبووری بە پارێزگاری سەپێنەراو دەزانن، بەڵام کاریان لەسەر لابردنی لە پۆسەکەی نەکردووە. هەر بۆیە بەشێک لە چاودێران پیان وایە ئەو هەنگاوانەی پارێزگاری بە وەکالەتی کەرکووک دەینێت پارتی و یەکێتی لێ ئاگدارن و ڕێکەوتنی پێشوەختی لەسەر کراوە. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.